ڕاستیدا ئەم جۆرە فستیڤاڵانە کە کوردستان چەند جارێکم فستیڤاڵانی کردووە ئەوە پێنجەمین فستیڤاڵە لە ڕانیە و فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان لە شارەکانی تریش ئەنجام درراوە. ئەمە دەستپێشکەرێکی باشە بۆ پێکەوەژیانی ئاشتی لە نێوان ئەو گەل و میلەتانی کە لە ناوچەکەدا ئاژین و لە هەموو جیهانیشە و پەیامێکی ئاشتیە بەخشێ. هدف میشه که ما پیام صلح و دوستی را به جهانیان برسونیم و پیام دوم میشه که تبادل فرهنگی بین اقوامان، بین قشران و چطور که فستیوال خوبیه و بسیار عالیه و من امیدم یه فستیوال انچه ادامه دهد ببید. ئێمە وەکو گروپی فۆتۆگرافەرانی لەقی شارە زۆر لەقی هەڵەبجە بەشداریمان کردو لەم فستیڤاڵەیە بە پێشانگاکەی خۆمان چەند فۆتۆیەک من وەکو خۆم ئەم فۆتۆیە بەشداریم کردووە و فۆتۆکەم تعبیر لە مانگ گیرانەکەی ئەم ساڵی ڕابردووەکە کە بڵێن بەقۆترین و بەهێزترین بڵێن درێژترین مانگگیران بوو لە سەدەی 20ەکە ڕوویاوە. بەشداریمان کردو لە فستیڤاڵی پارێزگای هەڵەبجە لە هەمان کاتاکە بە پارێزگای ئاشتی ناسراوە بە 15 فۆتۆ بەشداریمان کردو 15 فۆتۆگرافەرین منیش بەم وێنەی خۆم بەشداریم کردووە کە وێنەی سلۆشەتەری پێ ئەوترێ وێنەیەکە لە یەکێک لە شەقامەکانی پارێزگای هەڵەبجە ئامان زمان لە بەشداریکردن لەم پێشانگایە نیشاندانی یان جوانی سروشتی هەڵەبجەیە بە هەموو لایەک بە جیهان بە تایبەت پارێزگای هەڵەبجە و ئاتاشوێنەکانی تریش ئامان زمان ئەو جوانی سروشتەی هەڵەبجێ پێشکەشی هەموو لایەکی بکەیت. هەنگێنەکەیشمان هی خۆمانە و ئەتوانین عەرزە بکەین بۆ خارج و بۆ من جملەوەکو عێراق و ئەمانە ئەنواعی هەنگوێنیشمان هەیە بەفەرە هەنگوێنی کوردستان هەیە هەنگوێنمان هەیە هەنگوێنی شانمان هەیە هەمانە هەر لە ناو شانەکە خۆیش یا ببێت کە ئیشتهان نەبڕابێ هەنگوێن و ڕۆیاڵیشمان هەیە و قیمەتهایەکی مختلفیان هەیە ئەم دوکانە هەیە ئەیا بە 600,000 هەیە ئەیا بە 200,000 هەنگەکانمان ئەوڵی بەهار لە گوێزەکوێرە دانین تا زمانێک کە تەبیعەت تێر هەنگەکانمانەکە لەوێ داێنین دوای ئەوە کە بۆ کۆچدانی مامەڵەن وەکو هەموو هەنگدارەکانی مەریوان بۆ کۆچەکەی سەرچیومان هەڵبژاردووە ئاوایی ئاگجێ و دوایەوەی تر تا تەبیعەت ئەمێنێ و جواب هەنگەکانمانەداتەوە لەوێ ئەمێنینەوە دوایەوە کۆچە دەینەوە بۆ گوێزەکوێرەی مەریوان.